سڵاوتان لەبێ و کاتتان باش سڵاو دەبێت سۆڤان سڵاو بەیانی باش باش مەمنون زۆر سپاس زۆر خۆشحاڵم جارێکی دیکە هاتمەوە خزمەتتان لەگەڵ هاوکارم سۆڤان ئەمڕۆ لەگەڵتان دەبین بۆی بتوانین ئەو بڕگە و بابەتانەی کە هاوکارانمان ئامادەیان کردووە لە بەیانی 24 ئێمە بە شێوازێکی جوان بە باشترین شێواز بیخەینە ڕوو پێشکەشی ئێوەی بکەین بێگومان بەیانی 24 زۆرترین تەوەر لە خۆی دەگرێت هەموو ڕۆژایك هەموو ئەو بابەتانەی کە بابەتی ڕۆژن چالاکی و فیستیڤال هەیە لە بەیانی 24 دەبێتە تەوەر و هونەرمەندان ئەدیبان ژینگە دۆستان ینی هەموو ئەوانی کە پسپۆریەتیانی هەیە لە بەیانی 24 دەتوان خۆیان ببینەوە. بەڵێ سڵاوتان لەبێت و بەیانیتان باش بەیانێکی پڕ لە وزە و لە شادی لە جوانی لە خۆشی لە هەموو شتێکی باشتان بۆ خوازی لە تەندروستێکی باشیش جا هەروایشە کوردستان ئێستا لە قۆناغی بوژانەوەیە لە هەموو سێکتەر و بوارەکانە بۆیە بە تەواوی ئەنجامدان یاخود بە تەواوەتی ئەنجامدانی ئەم جۆرە فستیڤاڵانە کاریگەریکی زۆری لەسەر هەرێمی کوردستانە بێت چ ئەو فستیڤاڵانە بێکە بۆ خواردن و خواردەمەنیەکانە و فستیڤاڵانە بێکە فستیڤاڵێکی کولتورین هوەرین و تەنانەت ئەو کەرنەڤاڵانەش کە ئەنجام دەدرێت هەمووی لە پێناوی بردنە پێشەوەی کوردستانە بە هەنگاوێکیش ئەگەر بێت وە دڵنیاشین هەموو ئەم هەنگاوانە جێگەی خۆی گرتووە و کوردستان ئێستا نمونێکی جوانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. جا لەگەڵمان بنەمڕۆ سەبارەت بە کەرنەڤاڵێکیش قساکەی کە کەرنەڤاڵی عوودە زانیاری زیاتر بێگومان لە میوانەکانمان وەرەگرین بەس با بڕۆینە ناو پرۆگرامەوە جگە لەم بابەتانی کە باسمان کرد بزانین چی دیکە لە هەک بێ ئەم بەیانیەمان هەیە. هەڵمەتێک تایبەت بە چاندنی نەمامی بەڕوو بادام لە ورمی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە چوو ژینگە پارێزان دەڵێن بەم هەڵمەتانە مەترسیەکانی سەر ژینگەی کوردستان کەم دەکەینەوە. دوو گەنجی کورد لە دیار بەکری باکووری کوردستان بۆ برەودان وە زیند و ڕاگرتنی جل و بەرگی ڕاسەنی کوردی دوکانیەکانیان کردوتەوە و هەمیشە خۆشیان بە جل و بەرگی کوردی و پێشوازی لە خەڵک دەکەن. بۆ پێشوازیکردن لە سەری ساڵی نوێ خەڵکی سیبیریا وەک نەریتێک لە 35 پلەی ژێر سفرەوە مەلە دەکەن. کولتوری شاخەوانی کردن ئێمە خەڵکی ناوچەی شاخاویەکانین بەڵام ئەمە چەند ساڵێکە کە گروپی جیاواز دروستە بێت و ئەچنە شاخەوانی ئەەکەن ئێستا بە شێوەیەکی زۆر ئەکادمیانە گروپە پێشکەوتۆکان هەن کە دەست پێشخەریان کردووە بۆ ئەوەی کە گروپە شاخەوانیەکان بتوانن نمونەیەکی جوانی ژینگە پارێزیش بن و ژینگەش بپارێزن جا بە دەست پێشخەری سێ گروپی شاخەوانی شاری ورمێ و ژمارەیەک لە چالاکوارانی مەدەنی و ژینگە پارێزان هەڵمەتێکی ناشتنی دار بەڕێوە چووە. هەڵمەتێک تایبەت بە ناشتنی بەڕوو بادام لە چیاکانی گوندی ڕاژانی ناوچەی سلیڤانە بەڕێوە چوو ژینگە پارێزانی ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێن ژینگەی کوردستان مەترسی لەسەرا پێویستە هەر تاکێکی کۆمەڵگا لە لای خۆیەوە هەوڵ بۆ پاراستنی ژینگە بدات. هەڵمەتی سەوزکردنی ژینگەی ڕۆژهەڵاتی کوردستان و زنجیرەچیای زاگرۆس لەلایەن چالاکانی مەدەنیەوە بەردەوامە. ئەم جاریان هەڵمەتەکە بە هاوکاری یانەکانی شاخەوانی شاری ورمێ لە چیای خەلیلی گوندی ڕاژان لە ناوچەی سیلڤانای پارێزگای ورمێ بەڕێوە چوو. لە هەڵمەتەکەدا سێ گروپی شاخەوانی زاگرۆس ئەورین و میربەهاڵ و ژمارەیەک لە چالاکانی مەدەنی شاری ورمێ بەشدار بوون. مەبەستی ئەسلیمان بۆ کارە ئەوەیە کە خەڵک سرنج بدا بە ژینگە پارێزی ژینگەیمان نیازی بەوەی هەیە پێویستی بەوەی هەیە کە بیپارێزین بەداخەوە ژینگەیەکی زۆر وێران کراوە و مرۆڤ ئەو کاری کردو هێستاش دەمانەوێت فەرەنگسازێک بکەین بۆەوەی کە خەڵک گروپە چیاگەڕەکان شاخەوانەکان هەستن بە چاندنی نەمام یا چاندنی تۆ و بەزری بەڕوو یا بادام یا ئەو دارانەی ئەو دارودەوەنانەی کە خۆجێی ئەو ناوچەیەنە. لەم هەڵمەتەدا سەدان دەنکی بەڕوو بادام کە پێویستیان بە ئاودان نییە و هەر بە ئاوی باران گەشە دەکەن لەم چیایانە نێژران. شاخەوانان و ژینگە پارێزان دەڵێن بۆ ڕێگری لە فەوتانی ژینگەی کوردستان دارچاندن و ژینگە پارێزی
دەبێت بکرێتە کەلتوری هەموو کۆمەڵگا. واقعا هبینا داره، هبینا هوا تمیزه، هبینا داره هوا، هبینا بارندگی، هبینا ژینگه که تمیزه، هبینا شینکاتی بارگه لزستان دیگه تو زنده قانه که داره های شینکاتی هبخو کابرات زور بینا فرات بیتنه یعنی هم داخوازی لجماعت جید کن یعنی دارچاندنی بکنه فرهنگ لمالا خود دست بکن بلا کس نبیشه تو دست داره که وقتی دارچاندنی ورد چیا داره که بچینه. لە ساڵانی ڕابردوودا سەدان هێکتار لە دارستانەکانی زاگرۆس بەهۆی ئاگرکەوتنەوە و توشبوونی دارەکان بە نەخۆشی و هەروەها بڕینەوەی دارەکان لەلایەن قاچاقچیانی دارەوە لە ناوچوون. هەر بۆیە لەسەر جەم پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان شاخەوانان و ژینگە پارێزان هەڵمەتێکی بەردەوامی نەمامچاندن و ناشتنی دەنکی بەڕوو بادامیان دەست پێ کردووە و هیوادارن لەم ڕێگایەوە بەشێک لە زیانەکانی ژینگەی کوردستان قەرەبوو بکەنەوە. کامیل بۆکانی، کوردستان 24. جا شۆمان بابەتێکمان هەیە زۆر گرنگە چونکە پەیوەستە بە بەرهەمی کوردستان و بە سروشتی کوردستان. کوردستان بە هەموو ناوچەکانیەوە دەوڵەمەندە هەر شوێنێک بە بابەتێک ناسراوە ینی وای لێ هاتووە بۆتە مارکەیەک بۆ زۆرێک لە بەرهەمەکان وەکو ئەوەی کە گوێزی هەورامان بووەتە مارکەیەکی زۆر باش و ناوێکی زۆر گەورە و هەناری هەڵەبجە بە هەمان شێوە و سێوی بەرواریان ئەمانە ئەو ناوانی زۆر دیارن بە نمونە هەنجیری ئاکرێ کۆمەڵێک شت هەیە بووەتە بڕاند لە خۆیەوە و چاومان لەوەیە ئێمە وەکو کوردستانیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە داهات و ئەمانە هەر هەمویان بتوانین هەناردەی بکەین بۆ وڵاتانی دەوروبەر وەکۆی کە بەشێکمان هەبووە هەناری هەڵەبجە چووە و هەنگوین چووە چاومان لەوێ بەرهەمەکانی دیکەشمان بە هەمان شێوە بڕوە و ئەوانە نازناویان بۆ ناوچەکانی خۆشیان دروست کردووە. جا هەر کامێکیش لەو بەرهەمانە گوزارشت لەو شارە ئەکەن لەو ناوچەیە ئەکەن بەڵام گوێز زۆر تایبەتترێکە چونکە گوێز لە کولتور و شوناسی هەورامان لەوێ هەیە جا گوێزی هەر شوێنێک بکرێسا بینوتام گوێزێک کە زۆر توێکڵێکی نەرمی هەیە ئەڵێ گوێزە ئەمریکێکە هەر بەدەسوای لێکەشکێ بەس هیچی نابێ بە گوێزەکەی خۆمان گوێزی هەورامان چونکە بۆ خستنە ڕووی ئەم جۆرە بەرهەمانە بە تایبەتی گوێز لە بازاری تەوێڵە اینجا هەستاون بووی کە وەکو لۆگۆیەکی لێبێت وەک ئاماژت پێکرد گوێزێکیان داناوە وەکو پەیکەرێکی گوێزیان دروست کردووە جا شارەوانی تەوێڵە ئەرکی دروستکردنەکەی گرتوۆتە ئەستۆ و پەیکەرەکەش لەلایەن هونەرمەند هونەر ساحب دروست کراوە پێم وا بێت لە فستیڤاڵی سێویش سێوێکی گەوریان لە ناوچەی بەرواری دروست کردبوو بە ناونشانی سێوی بەرواری جا زۆر جوانە بۆ هەر شاژی لە دیاربەکریش شووتی دیاربەکرمانەیە کە چیتە دیاربەکرۆش پەیکەرە شووتیەکیان دروست کردو با پێکەوە بچینە هەورامان ئەم بابەتش ببینین. پەیکەری گوێز ئەو پەیکەرەیە کە بە تیرەی 180 سانتیم لەسەر بجێی بەڕێبەراتی گشتی شارەوانیەکانی هەڵەبجە و لەگەڵ شارەوانی تەوێڵە بەرهەم هێنرا و من کاری پەیکەرسازیەکەم تێدا کردووە یەکێکە لەو کارە کولتوری و فەرەنگیانە کە گرنگە بۆ هەر ناوچەیە کە بکرێ بە تایبەت بۆ خودی تەوێڵە و هەورامانیش کە گوێز یەکێکە لە سمبولەکانی ئەمان ئومێدەوارم توانی بێتمان کارێک ئەنجام بدەین لە ئاست خواستی گەشتیاران و خەڵکی لادێکەشا بێت. فایبەرگڵاس زائیدەن هاڕاوەی بەرد یعنی چینەکانی یەخیری بەردە بە بەرد دروستکراوە تەمەنێکی دوور و درێژی هەیە ئەسکەلەکانی هەمووی شیش و ئاسنن ینی بە پێی ژینگەی تەوێڵە دروستکراوە کە بەرگەی هەموو ئەو کاریگەریە سروشتیانەی و بەفر و باران و ئەوانە بگرێت ماوەی کارکردنەکەی زیاد لە مانگونیوێکی برد لەژێر سەرپەرشتیاری ئەندازیارانی بەڕێزان بەڕێبەراتی گشتی شارەوانیەکاندا بووە. گوێز یەکێکە لەو فۆرمانەی
وەکو مامۆستا ئەیوب ڕۆستەم فەرمووی تەنها شتێک نەبووە بۆ خواردن بۆ بە بەشێک لە فەرهەنگ و لۆگۆی هەورامان لەم شاخانەدا گوێز و توو بوونەتە هۆکاری مانەوەی ئەو خەڵکەی کە ئەگەرچی چەند ساڵێکیش گرانی و قاتی بوو بێ ئەمان توانیویانە بەبێ ئەوەی کاریان بە هیچ سڵتەیەک هەبێ لە ڕێگەی ئاو و خۆراکی ئاسمانیەوە ئەو بەروبوومانە بێنە بەرهەم و خۆشیێنیەکی گەورە دروست بکەن. مادیان دروستکردن یان 150 ساڵ پێش توانیان بەڕێکەوتن لەگەڵ فامیلیەکان دەچینە سەر بابەتێکی زۆر خۆش هەرچەند لە ڕووی تەندروستیەوە هاکار باوەڕ کە ئەڵێن باش نییە بەس کە باسی سەر و پێ دەکرێت تەندروستی ناخوا ئێستا خەڵگەڵەیە بێت چی بڵێن باسی زۆر دەکرێت بەڕاستی بەڵام بۆ تەندروستی خراپە بەس بە جدی ئەکرێ بڵێن دروستە بۆ تەندروستی خراپی ئێوە حەقتان بێمەوە بێمە ئێوەی کە ئێڵین بەژنیەوە بەگوێ ئێمە بکەن ئێمە بۆ خۆمان ئەیخۆین باسی وەرزی سەرما و زستان کە دێت ئیتر خواردنە گەرم و گوڕەکان زۆر باو ئەبن بۆ نمونە چرخێنەیە سەر و پێەیە ئەو خواردنانەیە کە گەرمن گەرم جا مەبەستم لە ڕووی گەرمەکە وزەیەکی زۆرت پێیات جا گەنجێکی هەڵەبجەش ئەمەی بە دەرفەت زانیوە کاکەوە زستان هات با دوکانێکی سەر و پێ لە شاری هەڵەبجەتدا بنین ئەو نە تایبەت بێت لە پرۆگرامی بانی 24 قسەی لەسەر بکەن ئەو ئێمە لێرە قسەی لەسەر دەکەین گەنجەکە ناوی ئیبراهیمە کارەکەی خۆی زۆر خۆش دەوێت بەڵام دەڵێ کارەکەم قورسە و ئەرکیشی زۆرە ئەوەی کە خۆشحاڵی دەکات ئەوەیە خاوەنکاری خۆیەتی خەڵکیش سەردانی دەکەن و خەڵکێکیش لە لای ئەو هەر کار دەکەن نان هەیە بیرۆکەکەەوە وەڵا باوخم وتی دوکانی سەرپێتیانیە و حەزمان کرد دوکانێکی تیا بێت و دوکانێکە بێت ئیشەکە وەڵا ڕاستیەکەی زۆر زۆر قورسە بە هەموو کەسێ ناکرێت تەحاملێکی باشێت هیلاکە بین بەڕاستی هەر خۆشم نیم سێ چوار نەفەر هاوکار من خەریکێ بین یەکێ شوات و یەکێ پاکێکە یەکێ گیپەکە ڕاستیەکەی ئیشەکە زۆر زۆر قورسە ئەوێ خەڵک لێ ڕازی بێ شتێ بکەی پاک و تەمیز بێ خواستی خەڵکی لەسەر بێت و خەڵک بەدڵی بێ وەکو گەنجێکیش وەڵا پێم خۆشە خۆشحاڵم کە توانیمە جێڕەزامەندی خەڵک بوو خەڵک ئیشەکەی بەدڵە لەخوا بزێرێ سەرپێ بۆ سەرپێ فەرقەکە هیوایە بە بوغار لێنە زووتر پێگا ئێمە بە بوغار نایکەین بە ئاگری احتیاطیەکەین و نایکەینە بخوارە با بڵێن هە لە ناو مەنجەڵە تقریبا 9 ساعت بۆ 10 ساعتی پێچێ خزمەتە ئەمە وەرگی تایە گوێی تایە زمانی تایە ڕێخۆڵی تایە لێرەش زمانی تایە لێرەش کە لەسەرمانەیە شیلاوکمانەیە جیپەیە منۆکو گەنجێ پێشنیارەکەم بۆ گەنجانەی هەڵەبجە کە زۆرینەی بەداخەوە لە کافیەکان و کافسریەکان و چایخانەکان دانیشتون کاتەکانیان بەسەرە بن هیوادارم بجوڵێن متمانەیان بە خۆیانە بێ هەری شێبێش عیب نییە توانن بیکەن ئەنجامی بن هەوڵەمانەبوونی خۆیان بتوانن لەسەر پێی خۆیان بۆستن و بەردەوام من لەسەرەوەی شێکە حەزیان لێتی باس لە دوو گەنجی کورد دەکەین لە دیاربەکری باکووری کوردستان بێگومان هەموو خەڵکی کوردستان لە پارچەکانی دیکەی کوردستانیش لە باکوور لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات جگە لە باشوور هەر دەتوانن خۆیان ببینەوە لە بەیانی 24 باسی مەتەنیا باسی باشوور نییە لە هەر کوێیەک لە کوردستان کاری گرنگ و گەورە هەبێ بێگومان ئێمان تیشکی دەخینە سەر دوو گەنجی کورد لە دیاربەکری باکووری کوردستان بۆ برەودان و زیندوو ڕاگررتنی جلوبەرگی ڕەسەنی کوردی
دوکانێکی تایبەتیان کردوێتەوە. جا گرنگیەکەی لەوەیە ئێمە سەردانی ئەو وڵاتانی بە تایبەتی وڵاتانی دراوسێ بکەین. ئەگە وڵاتە عەرەبیەکان بڵێ هاکات تۆ ئەبینیت خەڵکی وڵاتانی عەربی بە جلوبەرگی ڕەسەنی عەربی خۆیانەوە تەنانەت لە وەزارەتەکان دەوامەکەن لە شوێنە فەرمیەکان دەوامەکان، بەڵام بەداخەوە لەلای ئێمە کەمتر گەنجانمان جلوبەرگی کوردیە پۆشن تەنیا نەورۆزان نەبێت. بەڵێ بەس ئەم دوو گەنجە کووردا ئەم دوکانیان کە کردوتۆیانە برە و بجەن بەوە هەرچەندە تاکوتەرا ئەم شتە ئەبینین چکە دەوڵەمەندە یان با بڵێن کللتوری کوردی زۆر دەوڵەمەندە حیفە یاخود جێی داخەکە ئێمە ئەو جلوبەرگە جوانە لەبەر نەکەین. بۆیە بۆ دەوڵەمەندکردنی کللتوری کوردی بە سەردانکەرەکانیان ئەمە نیشان دەدەن کە ئێمە جلوبەرگی کوردی دەپۆشین و بە بەردەوامی دەمانەوێت ڕەسەنایەتی ئەو جلوبەرگە دەربکەوێت. دگەلک بەشێن چاند و هوەریە دە کورد خودی میراتەیەکە گرینگن و دووارە جل و بەرگان دەژی چاندا کوردان وەک دەریایەکەیەک و هەم بەدەوە و ڕەنگینە و هەمژی دەولەمەندە. دوو جوانن کورد جی ji bo ku vê çandê bidin nasîn û debara xwe pê bikin di nava Sûra Diyarbekir de kargehek vekirine. Ciwanan pêşî biriya înternetê dest bi firotina cil û bergên Kurdî kirine û paşê jî karê xwe pêşxistine ku vêyekê ji xwe re wek berpirsyariyek neteweyî dibînin. Tiştê ku miletan dikin millet çend tiştên sereke hene yek ji wan ziman e, çand e, dîrok e. Ev jî beşek ji çandê ye. Vê derê mesela em cilûbergê Kurdî difroşin, xîncê firotina cilûbergê Kurdî em Kurdî xeber didin vê derê. Yani müşterî me gahatên em wan re kurmancî be, zazakî be. Ciwanên ku xwedî lê derketina çanda Kurdî ji xwe re kirine xem derçûyên beşa endazyariya avahiyê ne û didin zanîn ku wan her çiqas nû dest bi vî karî kiribin jî eleqeya bo cil û bergên Kurdî baş e. Ez çend sala li Stenbolê xebitîm, wala xerîbî bû, yani şert û mercên aborî yani zor didame. Piştî wî du sala xebitîm min dev jê berda min dît ku nabe. Me got em ji xwe re karekî vekin vê awî me ji xwe re dikana cilûbergên Kurdî vekir. Welatiyên ku rastî kargeha cil û bergên Kurdî tên jî kêfxweşiya xwe ji cil û bergên rengîn re tînin ziman û amaje dikin ku cil û bergên Kurdan hem wek cilên klasîk bo rojên taybet hem jî bo dema nû guncavin. تشتاكي بي سا بيخوشا بك تشاوا ورا ام خلي دكن براستي وين جد بينن لسر علي الشناخي علي بوطانيا اللي بنجي علي سبوري جان ام بازدن دتاقه اوتكه بدبه ام ديسا دور بيج دكن ديسا بردوام Ez hatun kevne şope ez carcaran tem has dikim cilan xwet dikim dicerbinim ji bo rojê taybetan ji bo dewetan ji bo her derê min çi ku derê jî bigerê jî cilê Kurdan pir xweşkin pir li mirotin dixwazim hêvî em qet ji bîr nekin kultura xwe dîroka xwe ji bo wî jî em her dem cilê xwe xwe bikin xweşik bibin. Harûn û Evdirehîm ji xwe re kirine xem ku biraya cil û bergên Kurdî bala nifşê nû bikêşin ser hişmendiya neteweyî û ji bo vêyekê jî projeyek wan heye. Dixwazin pêşa rojê de li nava Sûrê bi cil û bergên Kurdî defîleyekê li dar bixin ji bo ku bala nifşê nû bikêşin. Mahir Yüksel, Kurdistan 24, Diyarbakır. شۆبان ئەوەی کە بەیانیان یان لە دەستپێکی ڕۆژ دەتوانێت میزاجێکی باشت بدا بە بڕوای من دووشتە یەکیان خواردنێکی باش لە بەیانیان تەواوی ئەو ڕۆژە پڕ وزە و ئینێرژی دەکە ئەوەی دیکەیان گوێگرتن لە میوزیکێکی خۆش ئەم بەیانە دووەمیان ئامادەیە ئەوە یەکەم یانیش دوای هەواڵ دەکرێت کەمێکنان بخۆ دوای بابەتەکان دەکرێت ئەمە کاریگەری زۆر باش لەسەر میزاجی مرۆڤ دروست بکات ئەو ڕۆژە بە تەواوی ڕۆژێکی باشی هەبێ و هەست بە ئینێرژی بکە ئێمە ئەمە تێکەڵ دەکەین بە بابەتێکی دیکە کە ئەمڕۆ کەرنەڤاڵێکی گەورە هەیە لە شاری هەولێر مشکردنەڤاڵی عودا جا ئێمە ئەو کەسانی کە ناتوانن ئامادە بن لە کەرنەڤاڵەکە ئێمە کەرنەڤاڵەکەمان بۆ هێناون بۆ ئێرە بێبەشتان ناکەین چونکە میوانی ئێمە دکتۆر جەنگی جەلال سەرپەرشتیاری حوتەمین کەرنەڤاڵی ساڵانەی عود
و هەروەها پەیام مزەفەر دەنگبێژ لەگەڵمانن هەردووکیان بەخێر هاتنیانەکەین هاتون پرۆگرامەکەمانم بەیانێت جوانکەن و بەشێکی کەرنەڤاڵەکەش بێننە ئێرە زۆر بەخێر بێن بەیانیتان باش خۆشحاڵ بووین بێگومان کەناری کوردستان سارێک لەو کەناڵانەیەکەوە گرنگی بە بابەتانە دەدات ئێستا سەکوێکی جوان ئەمڕۆ باس لەسەر ئەو کەرنەڤاڵە بکەین و سوودەکانی گرنگی و ئامانزمان چیە لە ئەنجامدانی ئەو کەرنەڤاڵە لە شاری هەولێر زۆر سپاستانەکەین دووبارە بەخێر هاتنەوە دەیکەواتە با هەر لەوەوە دەست پێ بکەین بێگومان بینەر چاوەڕێیە ساز ئەبینێت و عود لە باوشی جەنابەت و خاتونیش دانیشتووە بەڵام پێش هەموو شتێک با بە پارچە میوزیکێک دەست پێ بکەین جا ئەچی لە ناو پرسیار باوەڕ کە بەیانیان ئەوە نە قساکەین لە بڵ قسەکردن ئەو میوزیکەی ئێوە خۆشترینە بەڵام پرسیارتان ناڕاستاکەین بەس حەزەکەین ئێمە بێدەنگ بین بۆی کە سوود لە ئەو ئامێرەکانتان قسە جادە چۆڵ و سێبەر بوو بەیانە دەزانێ لەگەر ئەو بەیانێ جوانە شاڵ پەیانەکەمان پرۆزە دەبی پیرۆز دەبێ هیوادارین دەستان خۆش مەزاجی تۆ ئێستا ئەبێت لە 150 چاک بێ ئەو گوێت لە میوزیک بەجددی زۆر تێژ بوو جا یەک شت من هەردووکمان سۆڤانی زۆر حەزی بە میوزیکە ینی زۆربەی عازفەکان کە دەبینم خۆش عازف دەکەن بەڵام هەستەکەی تۆزێک ڕقیان تێدایە ئەوەی دکتۆر زۆر نەرم و هادی و هەم دەست و پەنجە هەم عازفەکەی ڕاستی دەستان خۆش بیت ئەوە تەبان مقام عەجەمە مقام عەجەم ئاتەن لە بەیانیان بەکاردێتن بڕوزە دەبی چکەمە لە مۆسیقەت چەند مقامێکمانێ مقامێ تووشی حوزنت دەکات نابێت مەسەر لە بەیانیان مقامە بەکاربینی مقامەیە زۆر ئێنەرژی دەدات مقامەیە بۆیە ئەوانەی کە لە کەناڵەکان لە شوێنەکان پێویستە مۆسیقای کەس بەیانیان سجێ دەدەنێ دەبی بەپێی کارەکانیان ئەم مۆسیقاگە لە بۆن لە کارگەیەک بدەی مۆسیقایەکەم ڕەکەم خێرا بێ جۆشی بدێ لە شوێنەکی ئیشی زیاتر فکری بی مۆسیقای هادئیکەوە ئەوە هەموو کاریگەری دکتۆر گیانەوە زۆر گرنگە دەرفەتە کە ئەمڕۆ جەنابەت لێرەی لەگەڵمانە گوێ بیستی زۆر بێ و مەقامانە بین بەڵام من بەیانێت چون ئێمە کە هەر دێنە ناو ستۆدیۆ یەکسەرڵین بەیانێکی پڕوزە و خۆشی و شادیتان بخوازی ئەم بەیانیت بابەتە حزن و شتەکان لاوین ئەو بابەتانی کە پڕن لە وزە قسەی لەسەرەکەین پێیان گیان تۆکو دەنگبێژێک لە کەرنەڤاڵەکە بەشداریت و پێش ئەوەی کە گۆرانیمان بۆ بڵێ باسیەوەمان بۆ بکە کە چەندە گرنگە لە کەرنەڤاڵێکی لەم شێوەیە کە ئەمە حوتم ساڵە بەڕێوە ئەچێت گەنجانی وەکو تۆ تازە پێگەیشت و بە دەنگێکی خۆش بەشدارە بن چەند گرنگە ئەمە سوودی ئەو کەرنەڤاڵ و فستیڤالانێک کە لە کۆلێژیان لە پەیمانگا دەکرێتن سوودی زۆرە لەبەرەوەی توانای قوتابیان پیشان دەدرێتن و ئەو وانانێک کە دەخینین بە ئەکادیمی پیشانی دەدەین بە خۆشحاڵیەوە ینی ساڵانە ئەو فستیڤالە بەردەوام بووە ئەمن 2 ساڵە بەشداری دەکەم بە گۆرانی بەڵێ ئەو ساڵیش بە خۆشحاڵیەوە بە گۆرانی بەشدارم
چەند گۆرانێکی بادی نییە ئینشاءڵڵا پێشکەش بۆ خۆشت میوزیسیانیشی ببوورە دواسێ تستیشی پێ دەکەین لێ گونانێکەمان بۆ بڵێ هەکار 2 ساڵە زۆر باش ئامێری پیانۆیە زۆر باشە ئەوانەی پیانۆش عازف دەکەن دەنگیان زۆر تایبەتە زۆر زەوایە دکتۆر ئینشاڵت جارشکە بە تەنیا میوانی کەم پیانۆکەی بینی و باولەکە پیانەکەی گۆرانی ئامێر نێتن ئەمە بپرسم کەرنەڤاڵی عودا عود هیچ پەیوەندێکی با ڕەسەنایەتی کوردی هەیە بڵێ ئەمە طبعا ئاماز لەو کردنەڤاڵە ئەوەی پاراستنی مۆرچی ئامێرە و کە ئامێرەی کوردی ئەمە گەر بوونە لە مستر بە من چکە ماستەر دکتۆرایەکەم لە مستر تاوا کرد 5-6 ساڵێ بوون لێ مهێرەجانات دەکرا بلوعود باسی عودیان دەکرد ئالەتێکی فەرعونیە و نازام چێ لە تورکیا ماشت دەکرێت لە ئێران هەماشت دەکرێت عەرەب هەر کەسە دەڵێ نەتەوەی منە هەستم کرد ئەمە باشە ئامێرە کوردیە و هەموو کەسێک لەبەر ئەوەی عەرەب زۆر بەکارینە ینی کو دەڵێ فەیس پێوە گرت ڕاستەکە منیش پێم وابوو عەرەبە مەسەلەن بەڵام ئەمە باس ناکەین کوردەك ناتێ بڵێ ئەوە ڕۆژهەڵات ناسەکانە مەسە شتا و دەرە جۆڕی مەرە ئەوانە کە دەڵێن ئەو ئامێرە لە تیاکانی مابینی بوون کوردستانی باکوور و باشوور لە منتیقەی زوودی ئەوانە و ئامێرە دۆزراوەتەوە بەپێ ئەوەی کەەوە احتیمادیان لەسەر ئەو ئامێرانە کە دۆزراوەتەوە کو دەڵێ پشکنینیان بۆ کردووە ڕەچەلەکیان بۆ کاشیەکان و خوریەکان و ئەوانە گەڕاندیتەوە بەڵام لەبەرەوە ئێمە بەڕاستێت تا ئێستا نەبووینش خاوەن وڵاتێکی سەربەخۆ بتوانین هەر وڵاتە دەوروبەرەکانمان هەرچی ئێمە هەیە لە مۆسیقە گۆرانیە لە ئەدەبە لە شعرە لەوەیە دەبەن و ئەسڵن ئەوان بەشی ئەرشیفیانە مۆرچی دەکەن ئەوەی دەدەنێ و دەکەینە کتاب و لە مەناهز دەخێنرێت ئەتوشکە شتێکت بڵاو کرد و دەست ناو مێشی خەڵک ئێستا بەتەس پێ بڵێم ئەوە کوردی کەس باوەڕ ناکە چکە من شوێنێکی وامان نییە ئەوەمان نەبوو هەر دەژێر هەڕەشەی دوژمندا بووین دکتۆر هەر ئەوە بووە هەر تەنانەت لە ڕووی سنوورشەوە ئێمە نەچوونێتە ناو سنووری هیچ وڵاتی هەر وڵاتانی تر بوونە پاڵیان بە سنووری ئێمەوە داوە هاتوونەتە ناو سنووری ئێمە و ئامێرەکەش ئامێرێکی کوردی لەمەدا ئەی کوردێنین زیاتر ئەمە هەدەفمان چییە بەڕاستی ئەمە دەمانێت ئامێرێتە زیندی و بکەینەوە بڵێن ئامێرێکی کوردی ئەمە چەند ساڵێکی سەوەی دەکەم ئامانجنەوە ڤیزدڤاڵەوەی بەڕاستی کەەوە خەڵک ئیش لەسەر خوبان هەموو شتێک ڕاگەان ئێستا جەنابان ئەو کەنار ڕاگەن نەبی ئەوڕۆ ناتەمە قسەی لەسەر کردنەڤاڵە بکەین بۆ نمونە بڵێن بۆ شێوە بۆ شێوە کە دڵێن ئامێرێکی کوردی خەڵک جێ لێ دەبی ئەو کەناڵانە زۆر گرنگە بەڕاستی کەناڵەکان تریشکە پامیان هەبی لە میێوانکردنی ئەو خەڵکی کە دێتن باسی دەکەن یعنی شتێکی پرۆپۆست بزانن شتی ئەدەبی بشعرە شتێک بڕەتی لەسەر نەتەوەیی بکاتن ئەمە دەستخۆشتانە دەکەم بکەن زیاتر کار لەسەر بابەتان کە نەتەوەیی خۆشبی کە گرنگی بۆ بابەت بدەن لە بابڵن هەزری من و دەیانی وەچی من دروست دەکەن کەمە ئامێرێکی کوردیە دەست خۆشکار دکتۆر پێمان خۆشە جومان لە دەنجی پێیان خانیش بێ بەم بەیانی بزانین دەنگی چۆنە تێستی دەکەن بەرنامەکتان هەبوو لەسەر دیاربەکر تازە و دوو گەنجە دەمانێت دیاربەکر ماڵا من بە لە مقام بەیاتە ئەویش وزەی تێدایە
كتي آهن كتيا جانم ئەی ئەو دەستانە خۆش بێت من هەرکە بینیم زۆرم خۆش ویست دەست خۆش جا ئێستا ڕێک دڵمەکەمەوەرە دانیشە لە ناوی ئەو دەنگە خۆشە ئەو دەنگە خۆشە و دەنگە نەرمە لە بەیانیان کەمەک زەحمەتە دەنگ دەروێتن چکە پێویستی بە پرۆڤە هەیە ئەو چە پێویستە تو گۆرانی ئێمە ئامادەمان کرد بۆ کارنەڤاڵەکەت دەنگی نەرمەکاوەکە وەکو بە موزوعی ئەتو ڕاضی وەرزشی ئاسان دەکرێبی ئەوەلی وەرزشی باش بکەی نەرمشی بۆ خۆرگرت ئەو زە گۆرانی بڵێ تەنانەت بۆ قسەکردنیش بەیانیان هەر قورسە ینی چەند ئازای من تۆ حاجە چەند ئازای بەیانیان هەڵەستین قسەکردن بەس بەڕاستی دەنگ خۆش ینی زۆر زۆر دەنگێکی ئارام زۆر تایبەت زۆر سەرنجڕاکێش ینی دەبێ ئەو دەنگانە لە داهاتوو ببنە براند بەڕاستی ئەمانە دەبێ بەدیارکەون بەڕاستی ئێستەمەکە ئەو دێتە سەر ستیج ئەو خیبرەی پیادەکە لە پێش خەڵکە مەسەرەن دادەنیشی ئێستا ئەو ڕاتەوەی خیبرەی پیادەکە لەگە کامێرەك و تعاملکە لەگە مایک و کاتە دەستان خۆش بێەوە گەنجان ئاوا جێگەیان بۆکەنەوە بۆیە ئەمانە دەرفەتی زیاتر وەربگرین ئاهایتر من بەش بە حاڵی خۆم من بێدەنگە بم هیچم نایە بەس با گۆرانی شتەکان بۆ شێوەیە چکەمە کردنەڤالێک دەکەی ئەو کەسە دێتە سە مەسرح بزانە سوودەکانی چێ لەگەر مایک تعامل دەکە لەگە سپیکەر چکە جیاوازە تو لێگەر دەنگەکە لەگە مۆنیتەر دواتر خەڵک دێتن دادەنیشی سترێسی لە ئەدرنالین زیاد دەکاتن دڵی سەریع دەبی ئەوە دەبی کوچۆن ئەنگوێتە فێرە ئەوە کە مڕان زۆر ڕیکۆردتان کرد ئەو زات شاشە گۆرانیش هەمان شتە دەبی تەواو جەستەیەکی ئارام ئەو جە بتوانی ئەو دەنگی لە زۆرتەوە خۆت با ئەو ئارامیە بدەین بە بینەریش زیاتر چونکە حیفە ئەو دەنگە ئەو میوزیکە جوانە ئەو دەجوانە کوردیە ئەژەنرێت ئەومە بێ بەشبین بزان چی دیکە ئامادێ ئەوە کەی دێتەوە كيدتاوا كاتلامين كيدتاوا كاتلامين كيدتاوا لدستمتو بخوا هرجسنا يتاوا نايتاوا لدستمتو بخوا هرجسنا لدستمتو بخوا هرجسنا يتاوا نايتاوا لدستمتو بخوا هرجسنا يتاوا نايتاوا ئەی دەستان خۆش بۆ ئەو هەڵبژاردنانە جگە لە گوتنێکی باش عەسپێکی جوان ئەو هەڵبژاردنە تایبەت ئێمەشتان جوڵان ئێمەش لەگەڵتان وتمانەوە خەریک و خۆمان تێ بکەین دەست خۆش کاک دکتۆر لەسەر ئەمە چەند عازف بەشدارن ئەمڕۆ لە کەرنەڤاڵەکە بەڵێ ئەمە ئەو گروپە 20 ژەنیارە 3 ژەنیاریان ئەوەیە کچە مەسەرەن 17شیان ئەوەیە مەسەرەن لە ڕێگەزی کوڕە لەگەڵ پەیامیش کچیش تشمانێک گۆرانی دەڵێتن
تقریبا ئەمە 11 بەرهەممان ئامادە کردووە لە بەرهەمی جیاواز شتی مەسەرەن هەم شتێک مۆرچی کوردی پێوەبی شتێک مۆرچی عەرەبی تورکی ئەمە دایمەن ئامانزمان لەوەیە ئەوە نییە ئەمە تەنها بڵێن کورد ئەمە سوود لە شتی تریش وەردەگرین یعنی لە نەتەوەکانی تریش یعنی ئەو ئەنسڵەت هەوەگار ناینین ئەمە دایمەن دەڵێن مۆسیقا هەموو لە مۆسیقا ئەوە نیە سنوور نییە هیچ شتێک نییە مۆسیقا مورچی هەموو کەسەکە بەڵام هەندێک شتێکە هاتی گوتت ئەو شتی منت برد و بڵێ ئەوە ئیلا عەرەبیە ئەوە ئەتوی چ نییە ئەمەش بەمان شێوە ئیش لەسە بکەین مۆرچی خۆمان پارێزین پەیمانگەی هونەر جوانەکان ساڵانە فیستیڤاڵ هەیە کەرنەڤاڵیش هەیە زۆر باشە دکتۆر ناکرێ ئێمەش لێرە ئامێرێک دانراوە نەزانین مۆزوعی ئەم ئامێرە چییە بۆ هێناوتە من لێشی نازانم و زۆریشم حەز لێ بەس هەر سەبوورین پێرێبا لە باوشما بێ ساڵانە کە کەرنەڤاڵ دەکەم کۆمەڵێک ئامێرش دەکەمە دیاری یان بڵاو دەکەمە دەرێم ئەوانەی مەسەرەن چی حەزی لێ دەکەمە دیاری ئەو ئەمە ڕۆ سازم بۆ کەناڵی کوردستان بسارهێنا لە خۆمەوە نەبوو لە باوشم کرد هەستێکم وەکو دیارێک دەبوونی ئەوڕۆمە کەرنەڤاڵمانەیە دەست خۆش هیوادارەکەم دیارێکە جێڕزاواندی ئەوە بێتن بۆم باشتر نەدیتەوە کە دیارێک بدەنی ئێوە بەخۆی دیاری بوو ئەو دەنگە جوانە ئەو عەزبە جوانە جوانترین دیاری ئەم بەیانێ بوو بۆ بینەران بۆ ئێمەش بەڵام زۆر سپاس بۆ ئەم سازە دەستەکانت خۆش بێ کە هێناوتە بەڵام پێشەوەی کە بیدەی بە ئێمە بە دیاری حەزەکەین خۆت عەسپێکی پێ بکەی تر بڵێن ئەمە هی دکتۆر جەنگی جەلالەکە هێنایەتی خۆی عەسپیشی پێ کرد و خەرێکی نەسب شتەکەی تەواو بی تەوا دە دکتۆر ببوورە من ئەڵێ بۆ قەساب پارچێک موزیک بە عودەکە کۆتایی بە بەرنامەکەمان بێنین ئەگەر وایە دکتۆر چووکە کاتمان نەماوە تا ئەوە وڵاتێمە ئەوە لەبەرە پێیان وڵاتێمە کوردستان باشە بەر لەوەی عەسپەکە بکەن بۆی تەوەرەکە بە کۆتا بێنین کۆتا قسەی خۆ لەسەر کەرنەڤاڵەکە اینجا بەم گۆرانی بۆ ئەمڕۆ سەعات 3:00 لە هۆڵی چارەکی قوتابخانەکان لە گەڕەکی ڕووناچی ئەو کەرنەڤاڵە ئەنجام دەدەین هاتوو بەوەم وانە دەمێ باسی ئەوەش بکەم سوپاسی پەیمانگەی جوانەکان بکەین مامۆستا زیرەک حەمەدەمین مامۆستا هەورازەرا سەرۆک بەشی موزیکەوە زۆر هاوکار بووینە مامۆستایانی بەش ئەو کەرنەڤاڵەکەی دەکەی خۆم بە تەنیانیمە یەک سوپا لەگەر ئەوانە دەبی باز بکرێتن لەوەی شتەکان خۆشحاڵین ئەوانە کێسە دەمان بینن ئەوانی کاتیانەی ئەمڕۆ بێن جێ لە عود ڕابگرێن جێ لە من خۆم دێم ئەمە خۆشحاڵ لەبین و زۆر سپاس وڵاتێمە کوردستانە وڵاتێمە کوردستانە جێو مەسکەنێمە کوردانە وڵاتمەرە ڕح و جانە کورد هەموو برانە وەئەمە بەشێری لەبەرم طبعا ئەوە دەبی نەسب کرێ ڕەوانی ئامێرەکە نوێیە باس کاناڵیەوەش کە ئەمڕۆ میوان بووین و دەستخۆش بۆ ئێوە زۆر سپاسی پەیامگیانەکەین هیوادارم ئەم دەنگە خۆشت کە ئاوها هەیە پەرەی پێ بدەی زیاتر ئێمە لە فستیڤاڵە گەورەکان بتبینین وەکو دەنگێکی کچێکی کورد زۆر سپاس دەکەین کە ئەم بەیانێ لەگەڵ مامۆ دکتۆر سپاسی جانابیش دەکەین دووبارە سپاس بۆ هاتنتان. بابەتی تەوەرێکی هونەریمان هەبوو تەوەرێکی زۆر سەرنجڕاکێش ئەم جارە تەوەرە هونەریەکەمان پەیوەست دەکەین بە بابەتە ئەدەبیەکان ئێمە لە بەیانی 24 برگەمان هەیە لەگەڵ ئەحمەدی خانی کە جاندۆست نووسەر و لێکۆڵەری ئەدەبی خۆی پێشکەشی دەکات. بەێ بینەرێن هێژا جارێکە دی ئەم تێنە باهەف لەگەڵ خانینە لەگەڵ کوردستان 24 ئەم هەر پێشگوتنان نەتەوی دەنە ئەم هەر فکر و هزرێن خانی دامەزرێنەرێ فکرەمە نەتەوی ڕاوە دکن و لێ تەماشا دکن کە چژ بۆ مەگوتیە بەری 320 ساڵان
خەڵکا بەرێش خۆمە گوت ئەحمەدی خانی بندەستیامە ددە خویاکردن و دبێژە ئەم دکارن vê rewşê biguherin ji ber ku em milletekî destê xwe bidin destê hev hakim û mîrên me bigihêjin wê qenaetê ku divê em ji bin destê dijminan derkevin em ê derkevin yani em karin vê qederê biguherin ewa jî fikrek wek me got xeleka çûyî de fikreke gelekî girîng e. Ehmedê Xanî dewam dike dibêje herçî bire şîr destê himmet zabt kir ji xwe ra bi mêrî dewlet lewra ku cîhan wekû erûs e wê hukmê di destê şîrê rûs e lê eqd û sidaq û mehr û kabîn lutf û kerem û heta û bexşîn pirsî ji dinê min ev bi hikmet mehra te çi gote min ku himmet. Divir de Ehmedê Xanî dixwaze çi bibêje? Dixwaze bibêje piştî ku fikreke netewî çêbû, piştî ku milletê Kurd hate ser yek gotinê û got divê em serbixwe bibin, divê em rizgar bibin, divê em azad bibin ji bin desta derkevin. Çi lazim e? Hêz lazim e. Herçî ku bire herçî bire şîr şûr yani destê himmet destê bêjin wê vîna mezin û wê gurvîna mezin zebt kir ji xwe re bi mêrî dewlet. Tu destê xwe bavê jî şûr, bavê jî hêzê, hiş û hişmendiyeke rast û durist jî li pê te heye û yekîtî jî heye, zebt kir ji xwe re bi mêrî dewlet. Tê dewletê ji xwe re zeft bikî. Tê damezrînî dewleta xwe. Lewra ku cîhan wekî erûs e. Divir de teşbîheke Ehmedê Xanî heye bi dunya wekû bûkekê ye. Ev bûk jî wê hukmê di destê şîrê rûs e. Dunya xweşik e. Dunya dewlet hebûn yani. Tiştekî ciwan e xweşik e. Lê bi şûrê kişiyayê şûrê rûs yan rût. Rûs Farsî dibêjin, Kurd dibêjin rût. Şîrê rûs ew şîrê ku ji kalanê xwe kişandiye. Hukum di destê wî şûrî de ye. Ew şûr di destê te dibe, te ji kalên kişan dibe, tu yê dewleta xwe damezrînî. Yani hêz, rola hêzê û rola qewetê û artêşê û gelek serbaz û pêşmergeyan. Lê eqd û sidaq û mehr û kabîn lutf û kerem û heta û bexşîn. Baş e ev bûk qewet jê re divê tu bi dest xînî, tu wê bûkê bînî, ser hespa xwekî û bibî. Lê qelenê wê heye, mehrê wê heye, sidaqa wê heye. Ew sidaq ew pereyê ku didin bûkê ji bo zewacê. Qelenê vê bûkê çi ye vê dewletê? Qelenekî wê jî heye. Wisa erzanî nayê, wisa nerhet e, nehêsan e. Eqd û sidaq û mehr û kabîn hemû bi meعنakê ne. Lutf û kerem û heta û bexşîn. Lutf e, kerem e, keremdariya hakim e. Cûmerdiya wî ye, ciwanmêriya wî ye. Heta dan e, heta û bexşîn divê tu bidî, divê tu serf bikî li ser vê fikra xwe ya ku tu ji bo wê dikî. Tu serxwebûnê dixwazî, tu azadiyê dixwazî û tu yek qurûşî ji bo wê serf nakî, tu yek em bêjin dînarî ji bo wê serf nakî, yek lîreyî. Deste nakeve. Divê himmetek çê bibe, divê tevgerek çê bibe ku ew dewlet bi dest tekeve. Ew dewleta ku xewna te, xeyalê te de ye, daxwaza te ye, hêviya te ye, wisa pêk nayê. Pirsî ji dinê min ev bi hikmet. Yani ji bo hikmetekê min ji dunyayê pirsî. Mehra te çi? Qelenê te çi ye ey dunya? Ey dunya ciwan wek bûkekê? Gote min ku himmet. Himmet gotineke erebî ye. Himmet çi ye? Ew daxwaza li ba kesekî yan milletekî çê dibe ji bo ku gaveke mezin bavêje. Gotineke ez bawerim a İmam Alî ye dibêje rubbe himme ehyet umme. Mumkin e himmetekê tevgereke wisa wî rengî milletek vejan dibe. Yani ji nişkê ve milletek dikeve rûyê dîrokê dikeve tê ser sehneya dîrokê ji ber ku hakimek, serokek, kesekî mezin hat bi fikreke xurt û bi fikreke qewîn ew millet hemû kom kir li dora xwe û berê xwe da
قەدەرێ و پێشبەریە قەدەرێ کرد همت گەلێکی گرینگە چیرۆکە شاعرێکی حاکمێکی فارسدا هەیە ئێ دەولەتە سامانی وەختە دەستپێکە پشتی ئیسلامی دەولەت ئاواکردن جارێکێ یەکی ژێ پرسی بوو تو چاوە گەیشتی vê ڕەوشێ و ئەف دەولەت ئافارسی ئاوا کرد گوت من لە شعرە شاعرێکی فارسی ناوی بادغیسیە من گۆداری کرد دەبێژە ئەگەر پاری دەدەوێ شێر دەبە بۆیە معنێ ئەگەر پاری دەدەوێ شێر دەبە ئەزێ دەستی خۆباوێژم وی پاری و بینم گوت من ئەف بیت چ خوارە کرە سمبۆلا ژیانێ و من کار کرد و ئەس دەولەتە خۆ ئاوا بکەم vê دەولەتە سامانی کوردی وی رەنگینە همەت جوانرە لازمە قەوەت مال ڕژاندنە پەران ji بۆ پرۆژەیەن سەرخۆبوونێ لە دنیای خۆداناسین ئەوانە هەموو ji کوردارە لازمن ku bi himmetek mezin berê xwe bidin armancên xwe حاصل ku dinê bi şîr û ihsan tesxîrî dibit ji bo yê insan حاصل yani netîce dinê dünya bi şîr bi şûr û ihsan du faktor hene ji bo ku tu dewletekê ava bikî ji bo tu dunyayê bixî destê xwe çi lazim e qewet lazim e qencî lazim e hêz lazim e zanîn lazim e hêz tenê dibe hovîtî zanîn tenê dibe bêkêrî bêtaqetî nabe divê hêz û zanîn tev hev bibin gut tu bikaribî bigihêjî armancên xwe em ê dîsal vir bisekinin em kurd ji were dibêjin mixabin dema me ev e heta xeleka din bimînin di xêr û xweşiyê de باسی سەرما و زستانە ئیدی بەڵام لەگەڵ ئەوەشە پێشوازیکردن لە ساڵی نوێ لە ناو سەرما هەرچەندێک کەشێکی ساردیش بێت جەوەکە زۆر خۆشترەکات هەندێک وڵاتیش تایبەتمەندی خۆیان هەیە لە کولتورێک کە کاتێک کە پێشوازی لەسەری ساڵەکەن کۆمەڵە کولتور و کەشی جیاوازیان هەیە بۆ خۆیان کە ئەنجامیەدەن ساڵانە جا من ئەم کەشم پێ کەشێکی زۆر سەنجڕاکەشە خۆم بە هیچ شێوازێک تێیدا نابینەوە ڕاستی ینی نەریتەکەیان زۆر سەیرە خەڵکی لە هەرێمی سیبیریا بۆ پێشوازیکردن لە سەری ساڵی نوێ لە کەشێکی سارد و سەهۆڵبەندان لە 35 پلە ژێر سفرەوە بەمەلەکردن لە کەشێکی زۆر سار خۆشحاڵی خۆیان دەردەبێت ئەوانە چنە ناو ئەو شتە سەرنج ڕاکێشەی کە تۆ باسیەک ینی ئەو جەوەک سەرنج ڕاکێشە ئەچنە ناو سەهۆڵاو مەلە ئەکەن لە کەشێکی زۆر سارد زۆر خۆشحاڵیشن بە هاتنی ساڵی نوێ من بەس باسی یەکەم پژمینم دێ بابچین سیرکەین هەرێمی سیبریایە لە رووسیا و پلەی گەرمی 35 پلەی ژێر سفرە بۆ پێشوازیکردن لە وەرزی سەرما مەلەوانان خەریکی شکاندنی دەریاچەیەکی بەستون بۆ ئەوەی گۆمێک دروست بکەن و مەلەی تێدا بکەن مەلەکردن لە کەشێکدا پلە گەرمیەکەی 35 پلە لە ژێر سفر بێت هەڵەکردن لە لەبەرکردنی جلوبەرێک قبول ناکات لە 35 پلەی ژێر سفر دەبێت هەموو شتێک بە خێرایی بکەیت و دوای مەلا دەبێت جلوبەرگت ئامادە بێت لایەو کەسانەی لەگەڵ مەلەکردن لەو پلە گەرمیە ڕاهاتوون خۆشیەکی زۆر لەو سەرمایە دەبینن و دوای هاتنە دەرەوە لە ئاوەکە سەرما زۆر کاریگەری لەسەریان نییە و ئاساییە لەلایەن کەسێک ئەگەر لەگەڵ ئەمە ڕاهات بێت خۆشیێکی زۆری پێدەدات و ئاڵودەی ئەو هەستە دەبێت ژیانکردن بەبێ ئەمە بێزارکەرە لە جیهاندا خەڵک بە گڵۆپ و خواردنەوەی گەرم و ئاهەنگ پێشوازی لە سەرما دەکەن بەڵام خەڵکی سیبریا بە مەلەکردن لە کەشێکی زۆر سارد خۆشحاڵی خۆیان دەردەبڕن هیوادارم قەت ئەم نەریتە نێ بۆ کوردستان ئەم ساردی زۆرە لە 35 پلە ژێر سفرەوە مەلەکردن با هەر بەفرەکەش ببینی لە هەولێر هەنێ جارە بەفرەکە نبینین ناوچەکانی دەوروبەر هەیە بەفر هەیە بەڵێ لە سەلاجە هاکار هاتوویتەوە سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بە دیار بیانی 24 دانیشتون بە هیوام ڕۆژێکی زۆر باشتان هەبێت سپاس بۆ ئێوە کە لەگەڵمان بووین هیوای هەمیشە باشی پڕوزەیتان بۆ خوازی خواتان لەگەڵ